سڵاوتان لەبێ لە کۆتاییە سوپرازەکەی گەیشت ئەویش ڕاگەیاندنی پرۆژەیەکی دیجیتاڵیە بە ناوی پێنووسی زیرەکی دەستکرد بەکارهێنەر لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە یا لە ڕێگەی ئەم زیرەکی دەستکردەوە ئەتوانێت ئەو فایلەی کە هەیەی جا PDF یا وەرد بێت چاتی لەگەڵا بکات و هەر پرسیارێکی هەیە سەبارەت بە فایلەکەی لێ بکە. هەروەها بەشێکمان هەیە کە تایبەتە بە وەرگێڕانی فایلەکان کۆنڤێرتکردنی بنمونە تۆ فایلێکی PDF هەیە ئەتەوێ بیکەی بە وەردێکت هەیە ئەتەوێ بیکەی بە PDF یا PDF هەیە بە پاوەرپۆینت و لەگەڵ چەند تایبەتمەندیەکی تر. بەشێکی ترمان هەیە لەم پرۆژەیەدا کە ئەویش تایبەت کراوە بۆ وەرگێڕان. ئێوە ئەتوانن لەمڕۆ بەدواوە پێنووسی زیرەکی دەستکرد بەکاربێنن بۆ بابەتی وەرگێڕان بۆ بابەتی پوختەکردنی فایلەکانتان یا چاتکردن لەگەڵ فایلەکانتان. ئێستاش لەگەڵم بن ئەچینە سەر سایتی پێنووسی زیرەکی دەستکرد لە ڕێگەیەوە چۆن ئەتوانین ئێمە فایلەکانمان بگۆڕینیان کۆنڤێرتیکەینیان وشەیەکمانە بێت ڕستەیەکمانە بێت پەرەگرافێکمانە بێت بتوانین وەرگێڕانی بۆ بکەن. لەگەڵم بن بابچینە سەر سایتەکە. بەڕێزان ئەمە سایتی یا سیستمی پێنووسی زیرەکی دەستکردە لە ڕێگەی ئەم ئەدرسەوە کە ناوی پێنووس AI.com کام ئەدرسەت لێە دواتر ئەم وێبسایتت بۆ ئەکاتەوە. لەم وێبسایتەیە ئەم بەشانەمان هەیە. یەکەم بارکردنی فایل و چاتکردن لەگەڵیە. هەروەها دووەم بابەتی وەرگێڕانە ئەوانی کە یانوێ وەرگێڕان بکەن بۆ ئەو پەرەگراف و شەوڕستانی کە مەبەستیانە. بەشێکی تریشمانەیە کە فایلەکانی PDF ئەگۆڕێ بۆ وەرد. هەروەها بەشێکی تریشمانەیە پێچەوانی ئەوە کە وەرد ئەگۆڕێ بۆ PDF. لە خواریشەوە چوار بەشی ترمان هەیە کە بابەتەکانی PDF ئەکا بە پاوەرپۆینت لە بەرامبەریشە فایلەکانی وەرد بۆکە بە پاوەرپۆینت سلاید. هەروەها بە پێچەوانەشەوە پاوەرپۆینت ئەتوانێت بکە بە وەرد و پاوەرپۆینتیش بۆ ئەتوانێت بۆ بکات بە فایلی PDF. ئەمە چەند خزمەتگوزارێکی گرنگە کە دڵنیام زۆرێک لە ئێمە پێویستمان پێ بێ. ئێستا ئێمە ئاچین بەشی یەکەم تاقیەکەینەوە کە بارکردنی فایل و چاتکردنە لەگەڵی. دواوی کلیکمان لەو بەشە کرد ئێمە ئەتوانین تەنها تا 10 مێگابایت فایلەکە ئەپلۆدکەین و بۆ ماوەی 15 خولەکیژەم فایلە لەم وێبسایتە تۆ توانیت لەم سیستمەیە چاتی لەگەڵی خۆکارانە دیلێتە بێ ئەم بۆ پاراستنی فایلەکە تا نەمێنێتەوە و ئەم ئەو کەسەش بیری چوو بیسڕێتەوە خۆی ئۆتۆماتیک فایلەکە ئەسڕێتەوە. ئێستا ئێمە فایلەکە بڵۆ دەکەین لە کۆمپیوتەرەکە یا لە مۆبایلەکە دەتوانین فایلەکە ڕاکێشیت. ئێستا ئێمە فایلەکەمان هێناوە بینین بە نۆتیفیکیشنێک بە ڕەنگێکی زەر پێمانەڵێ کە بەسەرکەوتوی بارکراوە ئەتوانین پرسیارەکانی لێ بکەین. ئەمە فایلەکەمان 3 پەیجە بەنمونە کاتمان نییە بیخوێنینەوە پرسیارەکەمانەوەیە ئەڵین ئەم فایلە باسی چیەکات کە ئەم نووسینەمان نووسی دواتر کلیک لەم سەحماکەین. باش چەند چرکەیەک ڕاستەوخۆ وەڵامی پرسیارەکەت هەیەتەوە پێتەڵێ ئەم فایلە لە چی پێگاتوە و خانە یا خاڵ بە خاڵ پێیج بە پێیج ئەگەڕێت و کورتەیەکت لەسەر فایلەکەت پێڵێ و ئەتوانی پرسیاری تریشی لێ بکەیت. تۆ هەر پرسیارێکت لا دروست بۆ سەبارەت بۆ فایلێک کە خۆت ئەتەوێت ئەتوانین لە ڕێگەی ئەم AI-ەوە ئەم سیستمی زیرەکی دەستکردەوە کە لە ڕێگەی پێنووسی زیرەکی دەستکردەوە دابین کراوە تۆ وەڵامەکەی دەستکەوێ بە زمانی کوردی و بە کوردیەکی زۆر باش و ڕەوان. ئەمە بابەتی چاتکردن و ئەپلۆدکردنی فایلێک بوو ئەگەر خۆت مەبەستە بێ. هەروەها بەشێکمان هەیە ناوی وەرگێڕانە. ئەمە بەشی وەرگێڕانە. لێرەیە تۆ توانی تا 2000 وشە بهێنی تا ئەم خانەیەوە وەرگێڕانت بۆ بکە. بەنمونە من ئێستا ئەچم نووسینێک هێنم ئەم نووسینەم هێناوە ئێستا ئەمێ وەرگێڕانی بۆ بکەم کاتێک لەم خانەیە دامنا کوردیەکەی بۆی بیبینین ئەم دوگمە ڕەشە هێنووسراوە وەربگێڕە وەکووە بینن یەکسەر ڕاستەخۆ نووسینە ئینگلیزیەکەشی بۆ کردین بە کوردیەکی زۆر باشە کە ئەتوانم بڵێم لە زۆربەی مۆدلە ئایەکان باشترە ئەم کوردیە. کەواتە ئەمەش بابەتی وەرگێڕان بوو. ئەوەی کە ئەمێنێتەوە ئەویش گۆڕینی فایلەکانمانە PDF بێ بۆ وەرد بێ بۆ PDF. بەنمونە ئێستا من وەرد بۆ PDFەکە تاقیەکەمەوە پاشەوەی کلیکمان لێ کرد ئەتوانین فایلەکە ئەپلۆدکەین. سامە فایلەکە ئەپلۆد بوو ئەبێ کەمێک چاوەڕێکین تا بۆمانەکە بە PDF. ئەوە ڕاستەخۆ دوگمەکە ئەکتیڤ بوو کاڵێ فایلەکە گۆڕا بۆ PDF و لێرە و داونلۆد دەکرێت. وەکووە بینین فایلەکە ئەوەردێ بوو بە شێوەیەکی زۆر جوان و مەزبوط بۆی کردین بە PDF.
بۆ بەشەکانی تریش بە هەمان شێوەیە هەمووی بە زمانی کوردی نووسراوە خزمەتگوزاریەکان تایبەتمەندیەکان و خۆڕاییشە. ئێستا ئەتوانن پێنووسی زیرەکی دەستکرد بەکاربێنن بۆ کارەکانتان. هیوادارم خزمەتێکی بچووکی ئەوەی کردبێت. کاتێکی خۆش بە هەمولایەک بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.